خی گەورە سڵاوتن لە ببینەرانی بەڕێز و خۆشەویست. دوای بڕیاری کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا جموجۆڵی هێزەکانی ئەمریکا لە عێراق زیادی کردووە. جموجۆڵەکە کەرکووک و چەند پارێزگایەکی دیکەی گرتوتەوە. بەمیان دەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی حەسەن بارام شڕۆڤەکاری سیاسی هەروە لە ئەمریکاوە زەردەشت بابا ڕاوێژکاری پارتی کۆماریەکانی ئەمریکا تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژ بەم پرسە دەدەین. لە دوای بڕیاری کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا و سەردانە چاوەڕوان نەکراوەکەی ترامپ بۆ عێراق و کۆبوونەوەی لەگەڵ هێزەکانی دەنگۆی جموجۆڵی هێزی سەربازی ئەمریکا لە پارێزگا سونە نشینەکان بە تایبەتی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان بڵاو بۆتەوە و پێشبینی گۆڕانکاری سەربازی لە ناوچەکە لە ئارادایە. ڕۆژنامەنووسێکیش پێی وایە تێگەیشتن لە سیاسەتی ئەمریکا لە ئێستادا ئاسان نییە، بەڵام گەورەکردنی بەم جۆرە لە ڕاگەیاندنەکانەوە وا دەکات کورد نەتوانێت خۆی بۆ گۆڕانکاری پێشوەخت ئامادە بکات. دیارە ئەو جموجۆڵانە ئاماژەگەلێکن بۆ ڕوودانی گۆڕانکاری کە من پێم وایە ڕوو دەدا، بەڵام تا ئێستا ڕوو نییە لەبەر ئەوەی سیاسەتی ئەمریکی ئەو سیاسەتە ئاسانە نییە زۆر بە سادەیی بتوانین بیخێنینەوە لە مەبەستەکانی تێبگەین. ئێستا ئەو گۆڕانکاریانە ئەو جموجۆڵە ئەمریکیانە کە لە ناوچە سونیەکان و لە ناوچە کوردی جێناکۆکەکان هەیە، من پێم وایە گۆڕانکاریە کە درێ ئەکرێت، بەڵام ئەوەی دەیبینین لە ڕاگەیاندنە بە مەبەست بێ یاخۆ بێ مەبەست زۆر زیاد لە حەزمی خۆی قەبە کراوەتەوە کە ئەمە من پێم وایە سەر لە شێوانێک دروستەکە بۆ کورد لەبەر ئەوەی ئەبێ کورد لەم قۆناغەدا بە پێی ئەو گۆڕانکارێنی ڕوئەدا ئامادەسازی بۆ بکات. بە پێی زانیاریەکان ژمارەیەک سەربازی مەشق پێکراوی ئەمریکا لە چەند ڕۆژی ڕابردوو هاتوونەتە سەربازگەی کەیوەن و جێگیر کراون. هاوکات داوای چۆڵکردنی فڕۆکەخانەی حلێوەیان لە خوورماتوو کردووە کە ئێستا هێزەکانی عێراق و حەشتی شعبی لێیە. چاودێرانی سیاسی پێشبینی دەکەن گۆڕانکاریەکان لە ناوچە سونەکان و کەرکووکەوە دەست پێ بکەن و هێزە چەکدارە شیعەکانیش ئامانجی ئەمریکا بن لە ناوچەکە. دا و جموجۆڵە سەربازیانی ئەمریکا کە لە ماوەیە زیادیان کردووە لە ناوچەکەدا بە تەسەوری من دوو حاڵەتە پێکەن. یەک لەوانە پرسیارێکی گەورە خەنە سەر سیادەی عێراقی کە بێ پرسی دەوڵەتی عێراق بەبێ پرسی دەستگاکانی حکوومەتی عێراقی هێزەکانی ئەمریکا جموجۆڵی گەورە لە ناوچەکەدا ئەنجامەدەن بە تایبەت لە پارێزگا سونە نشینەکان کەمە بۆ خۆی پرسیاری گەورە هەڵەگرێت. لە دیوێکی تردا پێم وایە ئەمریکا دەیەوێت لە ڕێ ئەم جموجۆڵانەوە نامەیەکی ڕاستەوخۆ بدا بە گروپە شیعیەکانی سەر بە ئێران لە عێراق و نامەیەکی ڕاستەوخۆتریشە بۆ ئێران خۆی کە ئەگەری ڕوودانی گۆڕانکاری گەورە لە ناوچەکەدا هەیە و ئەمریکا خۆی ئامادە دەکات بۆ ئەو گۆڕانکاری. لە عێراق هەمیشە ینی ئەگەری گۆڕانکاری زۆرە لە هەموو کات و ساتێکە، لەبەرەوەی عێراق خاوەنی سیادەی خۆی نییە بەداخەوە. ئەوەی کە ئێستاش لە ئارادایە ینی زیاتر باسەکرێ و ئەو ڕژێنرێ ئەگەری گۆڕانکاری لە ناوچەکە وجودی ئەبێت و یاخود ئەکرێ، بەڵام ئەوەش دیار نییە لەبەرەوەی سیاسەتی ئەمریکی سیاسەتێکی ڕوون و ڕاشکاوانە نییە، پلان و بەرنمەیەک نییە باس لە داهاتوو بکە. بەس ئەوەندە ئازانین کە ئەمریکا هەمیشە ویستوێتی پێگەی خۆی لەم ناوچانە بەهێزکە، بە تایبەتی بەرامبەر گروپە شیعەکان کە هەمیشە ویستوێتی ئەو گروپانە خەفە بکە یاخود کەمیان کات و یاخود لە ناویان بەرێ. لە ساڵی 2010 لە ژێر فشاری شەقامی عێراقی و پاش چەندین شەڕ و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هێزە چەکدارەکانی عێراق هێزەکانی ئەمریکا لە عێراق پاشەکشەیان کرد. دواتر لە شەڕی داعش و دوای دروستکردنی هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە و گروپە چەکدارە ئەمریکا جارێکی تر دەیەوێت پێگەی خۆی لەم ناوچەیە بەهێز بکات و خۆی بۆ گۆڕانکاریەکی گەورە لە ناوچەکە ئامادە بکات کە پێدەچێت کەرکووک چەقی گۆڕانکاریەکان بێت و پلانە نوێیەکەی ئەمریکای تیا جێبەجێ بکرێت. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک. جارێکی تر
سڵاوتان لەبێت بینێرانی بڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاک حەسەن بەخێر بێنە سەرتە لە بەڕێستان و دەست پێ بکەین بەرلەوەی کە قسە لەسەر زیادبوونی جموجۆڵی هێزەکانی ئەمریکا بکەین باس لەو بکەین بۆچی ئەمریکا دەیەوێت ئەمجارە زیاتر گرنگی بە عێراق بدا یاخود دەیەوێت لە دوای بڕیاری کشانەوەی هێزەکانیان لە سووریا گرنگی زیاتر بە عێراق بدرێت. بەڵێ زۆر سوپاس و سڵاو بۆ بینەرانی کەناڵەکەتانیش. لە ڕاستیدا هەلومەرجی یان با بڵێن قۆناغی ئەمریکا لە سەردەمی ترامپە ئەمریکایەکی ترە و ئەو ململانێ و ئەو گوشارانەی کە ڕۆژئاوا بەگشتی و ئەمریکا بە تایبەتی بۆ سەر ئێران دروستی کردووە ئەمە خۆی یەک ترامپ خۆی دیاردەی ترامپ لە ئەمریکا دیاردەیە کە جیاوازە لە دیاردەکانی تر دوو بابەتی ئێران و پاشەکشەکردن بە ئێران ئەمە یەکێ لەو خاڵە هەرە گرنگانەیە وای کردووە جاریشتر ئەمریکا بیر لەوە بکاتەوە کە بێتە ئەم ناوچە استراتیژی و گرنگانە کە لە ڕووی جیۆپۆلیتیکەوە گرنگن و لە ڕووی جیۆ سەربازیشەوە زۆر گرنگن و لە ڕووی جیۆ ئابووریشەوە گرنگن بۆ ئەمریکا جارێکی تر بێتەوە خۆی دروست بکایان انتشار بکات بڵاوە بەهێزەکانی بکات. ئەمە هۆکاریچێتی ینی کەواتە هۆکاریی خودی ئێران هۆکاریی ئەوەتانێ عێراق خۆی بە تەنیا هۆکارێکە چونکە کاتێ لە ژێر گوشارە لە ساڵی 2011 ئەمریکا عێراقی بەجێهێڵە تەواوی ناوەندە سیاسی و استراتیژیەکان ئەمەیان بە شکست و پاشەکشەیەک بۆ ئەمریکا لە قەڵەمدا و دەرەنجامیش وا کەوتەوە لە ڕووی ئابووریەوە و لە ڕووی جیۆستراتیژیەوە و لە ڕووی ئابووریەوە ئەمریکا قوربانیدا بوو ئەمریکا پارەیەکی خەیاڵی خەرج کرده بوو لە ڕزگارکردنی عێراق لە پرۆسی ئازادی بەڵام لە چرکە سادێکە ئۆباما ئەم سەحرەی بەتاڵ کردەوە و پاشەکشەی کرد و بۆیە ئێستا کە لە دوای ئەوە نەک عێراقیەکان نەیانتوانیوە دەوڵەتێک دروستکەن هەم دەوڵەتێکی مۆدێرنی دیموکراتخوازی پێشکەوتووی خزمەت گوزار بێ و هەم دەوڵەتێک بێ دۆستی ڕۆژاوە ئەمریکا بێ بۆیە لە بەرامبەرە بە پێچەوانەی ئەوەوە عێراق ئێستاکە بۆتە ناوەندێک بۆ بەرهەمێنانی تیرۆر و بۆ بەرهەمێنانی هێزی میلیشایی فرە ئایدۆلۆژیا و فرە سەرچاوە و هەروەها ئێستا عێراق سەر لە بەرگۆڕاوە ساحە و مەدانی عێراقیان بەشێک لە هێزە سیاسی لە عێراقیان بوونەتە مەترسی و هەڕەشە بۆ سەر ئەمریکا. ئەمە خاڵی چێن خاڵیی تری ئەمنی قومی ئەبێ ئەمەمان لەبیر نەچیانی من پێم خۆشە ئەمنی قومی ئیسرائیل بە نسبەتی ئەمریکاوە یان ئەوانەی لە پشتی پەردەوە ئیداری سیاسەتی ئەمریکادەن بابەتێکی زۆر گرنگە لەبەرەوەی ئێستاکە شۆڕبوونەوەی ئێران بۆ عێراق و سووریا و بۆ لوبناان و نزیکبوونەوە لە سنوورەکانی ئیسرائیل و تێگرتنی ساروخی پێشکەوتوو بە ئاراستەی ئیسرائیلە ئەمانە هەڕەشەیەکی جددی بینرا و کردەین بەرامبەر ئیسرائیل کەواتە ئەمنی ئیسرائیلیش و ئەمنی وڵاتانی خەلیج بە دیاریکراویش ئەمنی سعودیش بەو پێی کە حلفێکی گرنگی ئەمریکایە هەموو ئەمانە وای کردووە ئەمریکا جارێکی تر بێتەوە مەیدان. دۆتەکەرم بۆ لای بەڕست باز دۆکینگە بۆچی عێراق بۆ ئەمریکا گرنگترە لە سووریا دەگەرم بۆ لای بەڕست ئەگەر بچین لای کاک زەردەشت کە لە ئەمریکا و لەگەڵمانە کاک زەردەشت سوپاس بۆ بەڕێزیشتان سەبارەت بە هۆکاری زیادبوونی جموجۆڵی هێزەکانی ئەمریکا چییە دوای ئەوەی کە لە سووریا هێزەکە بڕیاری کشانەوەی هێزەکان درا ئێستا لە عێراق هەست بە زیادبوونی جموجۆڵی هێزەکانی ئەمریکا دەکرێت لە چەند ناوچەیەکی عێراق. ئەم کاتی خۆتان و بینەرانەوە ڕێزمەوە بۆ میوانەکەت بەڕاستی یەک جموجۆڵی سەربازەکان ئەمە ئەکرێتە خلالی میکانیزمی جموجۆڵی سەربازی خۆمان کە ئەمە هەموو 6 مانگن بۆ 12 مانگەکەیکەین یان ئەمە شتێکی چاوەڕێنکرا و لە هەموو ناوچەکانی جیهانە ئەکەین جگەش لەوەش دوای ئەوەی کە سەرۆکترام بڕیاریە کە هێزەکانی خۆمان لە سووریا بکشێنێتەوە لێرا کێشەیە دروست بوو سەرۆکترام استراتیژیەتی سووریا و عێراقی کرد بە یەک استراتیژیە کاتە بەستنەوەی سووریا بە عێراق و بوون یەک استراتیژیت بۆ هەردوو شوێنەکە بۆ ئەوەی کە جوڵەی سەربازەکان لە ناو عێراقا
پێش ئەو کاتە بکەیە کە دانرابوو جوڵە و میکانیکی جوڵەی سەربازی هەبێ لە عێراقا ئەوە بڵاوکردنەوەی سەربازەکانی ئەمریکا بۆ شوێنەوەانە لەو ناوچانەی کە لە ڕیپۆرتەکانیشە باسییان کرد بەڕاستی پابندە بەو زانیارانەی کە ئێمە بە ڕۆژگاری دەستمانەگەیە کە هەنگە لەو گروپە تونڕەوەکان یاخود تێرۆریستەکانی وەکو داعش خاشی سووریا بەجێڵ و دزا ئەکەنەوە سەر ناوچەکان هەنگە ناوچە لە عێراقا کەواتە لەبەرەوە ئێمە جموزۆڵی سەربازەکان لەو ناوچانەیەکە بەس بەڕاستی وەکو هەنگێک لەو چاپێکەوتانەیە کە لە ڕیپۆرتەکەی خۆشتانە باسی کرد دیارە گرنگجیکی زۆر دراوە بۆ بە جموزۆلی و سەربازانە بەڕاستی بەو شێوەیە نییە چووکە جموزۆلی میکانیزی جموزۆلی سەربازی ئێمە دامن لە ماوەی 6 بۆ 12 مانگ لە ناوچەیەکەوە ئایان بین بۆ ناوچەیەکە یاخود بڵین شێوەی کارەکەیان یاخود مهمەتەکەیان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی کە ئەگۆڕێت لەبەرەوە من ئەو خوێنەوە گەورەی بۆ ناکەم و بەڕاستی چاوەڕێشتی گەورە نین کە لە عێراقا ڕووبە یا لە ناوچەکەیە چونکە ئێمە بیرمان نەچێ سەرۆکشرام استراتیژیەکی بۆ ناوچەکە وە کاتێک کە کاندیدێت بوو وە کاتێکی کە بوو بە ڕێز باسی کرەویش کاڵێ ئەمریکا فەرز ئەمریکا لە پێشە موشێنێ شەوێک هەنگە کەس پێژەڵێ هەنگە کەس ناویە با بە پاشەکزی ئەمریکا پاشەکشەی ئەمریکا لە ناوچەکە بەڕاستی لا ئێمە وای نانێن ئێمە وای بینین کە ئەمریکا قوربانیەک و پارەیەکی زۆری لە خەزەنەی خۆی سەر کردووە لە ناوچەکەیە و ناوچەکە زیاتر ئاڵۆستر بووە لەبەرەوە بڕیارین کە بە شێوەیەشکە وڵاتەکانی ناوچەکە خۆیان بە پرسیار بن لە چارەسەرکردی کێشەکان خۆیان کاک زەرش بەڵێ سەبارەت بە ژمارە هێزەکانی ئەمریکا زانراوە ئەوەی کە چووکە هەندێک لایەن دەڵێن تا ئێستاش بە فەرمی بۆ نمە حکوومەتی عێراقیش نازانێ ئەمریکا چەند بنکەی سەربازیە ژمارە هێزەکانی چەندە دیارە ژمارە هێزەکانی ئەمریکا لە عێراق چەندەوە ئای شوکاری و هێزانە چیە تەنها هێزی مەشقپێکەری هێز عێراقیەکانی یاخود هێزی شەڕکەریشی هەیە لە عێراق بەڵێ بەڕاستی لەبەر خۆی سەربازی و لەبەر هۆی ئەمنیەت ناتوانین باسی ژمارەی بنکەکان کەین بەڵام من ناتوانم پێ بڵم ژمارەی سەربازەکان تقریبان 5500 بڵێن 5500 سەربازمانەیە 5000 لەوانە سەربازی عادین و 500 کەسەکەشی سەربازی تایبەتین لە با بڵێن لە هێزی تایبەتی ئەمریکا کە بە شێوەیەکی بەردەوام لە بینی عێراق و لە سووریا بەکارێنین بە شۆن و ژمارەی بنکەکان بەڕاستی لەبەر هۆی و هۆی سەربازی و ئاسایی ناتوانین باسی کەین بەڵام ئەو بنکانش بنکەی دائیمی نین جاری وایە ئەو بنکانە لە شوێنێکە و بە شوێنێکە ئاگۆڕێ بە پێی پێداویستەکانی سەربازی و ئەو ڕووداوانەی کە لە ناوچەکە و ئەو با بڵێن ئەو تەقریر ئەو ریپۆرتە ئەمن و ئاسایانەی کە بەدەستمانەگا چکە بیرن نەچێ کاتێک کە هێزی ئەمریکی بڵاو ئەبێتەوە تەنا بریارەکە سەربازی نییە بریارەکە هەنگە جار سەربا سیاسیشە کەواتە کاتێککە ئەو بریارانە هەمووی یەکگرێتەوە بریارێ کە بنکە لە چۆ بچێتە شوێنێککە یاخود ژمارەی بنکەکان زیاکری یاکەم کرێ یاخود جوڵەی سەربازەکان لە شوێنێکەوە بچێتە شوێنێککە یاخود با بڵێن هەدەفەکە یا گۆڵی سەربازەکان بگۆڕێ ئەمە شتێکە با بڵێن زۆر ڕۆتینە کە ئێمە بەدەوامی لە سیاسەتی دەرەوە ئەمریکا ڕوویە نەک تەنها لە عێراقا جوڵەی سەربازیشمانەیە بڵێن لە ئەڵمانیا و لە کۆریای باشوور و لە یابانیان ئەمە شتێکە بە بەردەوامی ڕوویە یعنی ئەوەش هەیە کە بستە ناوشارەکان بۆ نمونەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو ئێمە لە فەلوجە بینیمان مەسەرەن بەشێک لە فەرماندەکانی هێزەکانی ئەمریکا لە ناوشار بوون لە ناو بەغداد بامان شێوی چ پامێکی تیانە بوو تەنها ئاڵوگۆڕێکی سەربازیە بە بۆ چوونی وەڕێسان بەڵێ بێشگە لەوەی کە وەکووتم هەنگە جار لە بریارە سەربازەکان پەیوەندی بە بریاری سیاسی شێوایە و ئێستا ئەمریکا هەوڵەیە کە سیاسەتێککە لە عێراق و لە ناوچەکە پەیڕەویکە ئێمە بە ئینگلیزی پێڵێن پابلیک پۆلیسی مەبەست چییە تەنها بە سەربازەکان ئەگەر ئێمە با بڵێن دیقەتی بین فەتێک سەرباز ئەمریکان لەبەر چاو نەبابوون تەنها لە بنکەکانی خۆیانە ئەمانەوە و خەریکی کاری عسکەری بوون ئێستا وای بینین شتێکی خراپنی ئەگەر بتوانین پەیوەندیەک دروست بێت لە نێوان هێزەکانی ئەمریکا لە عێراق و ئەو ناوچانەیە کە هێز ئەمریکیەکانی تیا بۆ ئەوەی خەڵکی عێراق یا خەڵکی ناوچەکە بە شێوەی دژمن سەری سەربازی ئەمریکینەکە بە شێوەیەک سەری سەربازی ئەمریکیکا کە لەوێ بۆ یارمەتیدانی و بەرگیرکردین لە ناوچەکانە دژێت گرۆپەتین ڕەوەکان یاخود
تێرۆریستەکان کاتە ئەمە شنگاوێکی کەیە لە پبلیک دیپلۆماسی وەکو باسم کرد لە پەیوەندەکانی دەروی ئەمریکا کە وەزارەتی خارجی پەیڕەویە ئاکا و دوای سەردانەکەی با بڵین پمپۆیە بۆ عێراق و بۆ ناوچەکە بۆ کوردستان ئەمە هەنگاوێشکەیە لە دیپلۆماسیەت کە بۆ ئەوەی خەڵکی ناوچەکە یا خەڵکی ئەو ناوچانە دڵ ئارام بن بەرامبەر هێزەکانی ئەمریکا دژمە سەریان نەکەن. بەڵە سوپاس دواتەگەڕێم وڵای بەرز کە بەرزوتت ئێستا پاکێزی سووریا و عێراق یەک پاکێجە لای ئیدارەی ئەمریکا دەگەرم وڵای بەرز دواتر سێرە سەرنجا کە حەسەن بارام بۆچی زیاترەوەی کە دەمیرێ ئەمریکا زیاتر گرنگی بە عێراق دەدات لە سووریا بۆ نمونە لە سووریا بڕای کشانەوەدا بەڵام لە عێراق بۆ نمونە جمجۆڵ سەربازی زیاد دەکەن. من دەمەوێت بەوە دەست پێ بکەم هەندێک تێبینیم بۆ سەر قسەکانی برای بەڕێزم کاک زەردەشتەیە باسی لەوە کرد کە 6 مانگ جارێک یان ساڵی جارێک هێزەکانی ئەمریکا جم و جۆڵی پێکرێت دیارە ئەم بابەتە من پێچوانەی ئەمڕاومە لەبەرەوەی عێراق و وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بە پێی ئەو ڕێککەوتنەی کە لە 2008 و 2009 کراوە و لە 2011 جێبەجێ کرا ئەمریکا لە عێراق چۆتە دەرەوە بۆیە هەر هاتنەوەیەکی سوپای ئەمریکا بۆ ناو عێراق دەبێت بۆ موافقەت و ڕەزامەندی حکوومەتی عێراقی بێ و لەسەر تەڵەبی ئەوان بێ و بە سیاقێکی قانونی بەڕێکەوتنێک بێ بەڵام هاتنی بەڕێ سەرۆک ترامپ بەو شێوەی کە بینیمان کە لە دەرەوەی کۆمەڵێ سیاقاتی و ئەتەچێتی دیبلۆماسیەت و سیادی پاراستنی سیادەی وڵات بوو هاتنەکەی تەنانەت خودی پۆمپیش کە وەزیری خارجی ئەمریکای هاتنەکەی بەڕاستی بە شێوەیەکی زۆر کتوپڕ و ئەوانە هاتبوو و هێنانی ئەم هێزانە بەم شێوەی کە ئێستا هەیە باشە مانجێک پێش ئێستاکە بۆ ئەم هەڵایە دروست نەبوو کەواتە هێز هاتووە هێزی ئەمریکا هاتووە بۆ چەندین ناوچاوە خەڵک بینوێتی و چەندین ڤیدۆی لەسەر بڵاو کراوەتەوە زانیاری هەیە تەنانە لەسەر و ژمارانش قسە ئەکرێ بۆیە بەڕاستی عێراق بەو شەل و شۆقی خۆیەوە خاوەنی سیادەیە چۆن بەچی مافی ئەمریکا دەتوانێت عێراق ناتون لەسەر لە کاتی شەڕی داعشی خود ئێستا ژمارەکان پێ دوای زیادی کردووی ژمارەکە زیادی باسی 500 دەکات 500 سەربازی ئەمریکی لە عێراق نییە هیچ بەڵگەیە کێبێ لە 500 ئەو ژمارانەی کە هاتوون و لە ماوەی 15 ڕۆژی ڕابردووە چی بۆ عین الئەسەد و قاعیدەکانی بنکەکانی سنووری ئەمبار چی بۆ کەرکووک و مووسڵ ئەو ژمارانە نییە ژمارەی زۆرترە و ئەمە مەسلەی قەبەکردنەوە نییە ئەمە بەشێکە لە ستراتیژێتی نوێی ئەمریکا لە ناوچەکە و لە عێراقەوە بەرامبەر ئێران بە دیاریکراوی دەگرێتە بەر بۆیە وا سەبارەت بەوەی استراتیژێتی ئەمریکا لە سووریا و عێراق یەکە من پێم وایە ئەمەش لە منیش جیاوازیەکەیە لەبەرەوەی لەسەر ساحەی سووریا چەندین هێزی جیاجیا هەیە و تەبیعەتی واقعی ئێستای سووریا جیاوازترە لە عێراق بۆیە ئەمریکا یاریەکی نوێ ئەکا لە سووریا بەڵام قورسایی استراتیژیەکەی و بەرنامەکەی دەخاتە سەر عێراق چونکە پێی وایە ئێرە محوریە و بۆ ئامانجە باڵایانی کە هەیەی بەتایبەتی باش بۆچی عێراق گرنگترە بۆ ئەمریکا لە سووریا لەبەر نەوتەکەیەتی لەبەر هەڵکەوتی جوگرافی بواری سەربازەکەیەتی بە بچوونی بەڕێستان کامیان لەبەرم خاڵانی خوارەوەیە یەک عێراق سنوورێکی دوور و درێژی لەگەڵ ئێران هەیە دوو ئەو دەسڵاتی کە ئێستا لە ئێستا لە عێراقایە دەسڵاتێکە لە ژێر هەژمون و کاریگەری کۆماری ئیسلامی ئێرانایە باشە ئەو هێزە چەکداری کە دروست بووە دەیان میلیشیای سەربازی کە لە عێراقا هەن هەموو سەرچاوەکان و ئایدیا و فکر و دەعمکردنیان زۆر ڕوونە لە شوێوەیە بۆیە ئەمە ئەهەمیەتی عێراق و دەوڵەمەنی عێراق لە ڕووی اقتصادیەوە و نێزیکی خاکی عێراق لە کەنداوە لە خەلیجەوە چونکە خۆ ئێمە باسی ئەمنی خەلیج و باسی ئەمنی ئیسرائیلمان بە پلەیە کرد و باسی دواتریش لەبیرمان نەچێ ینی هاتنی ئەمریکا لە پاڵ ئەوانە چکە سەرۆک ترامپ ڕوانینێکی ئیکۆنۆمی یعنی اقتصادی هەیە بۆ سیاسەتی دەرەوە
یعنی بایەخ دەداتە بەوەی کە بەڵام لە عێراق چی دەست چی دەکەوێت دەستەکەوێت بۆ نمونەکە لە سووریا کشاوی چی دەست نەکەوت اینجا لە عێراق چی دەست دەکەوێت لە ڕووی من ئابووریەوە یەک بەڵگە کە دەبینن وەزیری خارجی ئەمریکا لە کۆتا سەردانیا بۆ عێراق زۆر بەڕوونی یەکێک لەو تۆرانە کە قسەی لێسەر کردو باسی دۆسیەی نەوتە ئەوان نایشارنەوە ینی ئێستا سەرۆک کۆماری ئەمریکا بە ڕاشکاوانە باس جانبە بەزەقی باسی جانبە ئابوووریەکەکە و باس لە پشتی ئەمریکاکە لەم وڵاتانە و بە هیچ کات ئەمەی نەشاردوتەوە کە ئەوان بە دوای ئەوشدا دەڕۆن ئەگەرە سەربازێکیان بکوژێ لە بەرامبەرەوە چەند پارە وەرەگرن ئالیەتێکی ئەسکەریان تێکبشێ چەند وەرەگرن و چەند تەغزیەی اقتصادی ئەمریکیەکەن لەو سەرۆت و سامانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی لە عێراق و خەلیج و ئەم وڵاتانە بەڵێ بەزەمکەیتی وەرگتووە لەو تێچوە سەربازیانی کە خۆی لە جەنگی عێراق کردوتی لێ سەدێکە عێراقی چی پێدا تێوەکو تێچووی سەربازۆک و قەرەبوویەک هیچ شتێکی وا لە ئارادەیە ڕەنگە وەکو قەرەبوو نەبێت بەڵام ئامراز و وەسایلی زۆر هەن بۆی ئەمریکا بتوانێت ئیسفادە لە عێراق بکە بەس ئەوەی کە لە فترەی ڕابردووە لە فترەی ئۆباماوە کراوە ترامپ ئەمەی قبول نییە یعنی ترامپ بە ڕاشکاوانە بە ڕاستەوخۆ دەیەوێتی دەڵێ من قەرەبوومەوێ دە من حسم لە ئابووری عێراقا هەبێت چونکە من شەڕم بۆتان کردووە من سەربازی خۆم بەکوژداوە و بەرنامەی تریشیە ینی بەرنمەکانی ئەمریکا لە ئێستادا زۆر لەوەی گەورەترە کە هاتبێت تەنها بۆ نەوت یان هەراتوبێ بۆی عێراق چکە ئێستا خودی عێراق بۆتە هەڕەشە و مەترسیەک لەسەر بەرژەوەندەکانی ئەمریکا چکە لە بیرمان نەچی ینی لەم گروپانی کە ئێستا لە عێراقان و بوونەتە کاریتەیەکی سەرەکی لە هێزە سەربازیەکانی عێراقا ئەم کارکتەرانە چوونە حدودەکانی ئیسرائیل ئەمە هەڕەشەیەکی زۆر ڕوونە ینی بۆ سەر دۆستە دێرین و گرنگەکەی ئەمریکا کە ئیسرائیلە لەم پەنایە بۆ پاراستنی اینجا بۆیە ئەمریکا بە بۆچوونی من لە ئایندەیەکی نزیکدا وردە وردە بە شێوەیەکی شوێنەیی لە پڕە هێز بەسپێداوی بڵاوکردنەوە پێشێکنی سیادی عێراق ئێستا خو یاخود هیچ ڕێکەوتنێک نییە لەلایەن عێراقەوەی کە زانرابێ ینی بڵاوکردنەوە هێزەکان بۆ نمەوەی کە بەڕێز باسکرد لە پارێزگای ئەنبار لە عین ئەسەد باسی کەرکووک دەکرێت لە سەربازگای کەیوەن و باسی کۆمەڵێک مەسەلەن لە تکریتیش دەکرێت لە مووسڵیش دەکرێت خۆی بزانە کاک هاشیم ینی لە ڕاستیە ئێمە من پێشەوەی بێمەێرە بە ڕێکەوتنەکە چوومەوە ئەوەی کە ئەو ڕێککەوتنە استراتیژی کە ئەمریکا ئاکشێتەوە بە پێیەوە لە ینی ئەگەر ڕێکەوتنێکی ترکراوە لەگەڵ شێکراوە خۆ دەبێت لەگەڵ حکوومەتی عێراقی کرابێت دیار نییە و ڕێکەوت ئەگەر کراوە بەڕاستی دەبێت خەڵک بیبینێەوە لە میدیاکان بەڵاو بکرێتەوە ئەگەر ڕێکەوتنێکی ئاشکرا و استراتیژی و واقعبینەوە ئەگەر ڕێکەوتنێکی ژێربەژێر ئەوە بابەتێکی ترە بەڵام بەم فۆرمەی کە ئێستا هەیە لە دەرەوەی ڕێککەوتن هاتنی و هێزانە و مەسەلەن بۆ نمونە کاک زەردەشت دەڵێ بەو شێوە نییە بەو قەبەیان ئەو برادرانی کە باسییان کرد باشە 15 ڕۆژە دنیا باسی هاتنی هێزی ئەمریکا و جارێکی تر دابشبوونەوەی هێزەکانی ئەمریکا لە چەندین ناوچەی عێراقەکە بۆ ناوەندە سەربازی و سیاسەکانی ئەمریکا ئەمە ڕەت ناکەنەوە بەڕاستی خۆ دەبایە ڕەتیان بکرێت و بیان کوتپایشتی لەو چەشنە نییە سپاس دەکەم دۆتەکەرە مولای کاکی ئەس دەرەش بکەرە مولای بەرز سەبارەت بەوەی کە بەرز وت ئێستا پاکێجی سووریا و عێراق یەک پاکێجە لای ئیدارەی ئەمریکا چۆن ئەگەر یەک پاکێجە جیاواز نییە تێڕوانینی سیاسەتی مەسەلەن ئیدارەی ترامپ بۆ سووریا و بۆ عێراقیش لە پێشوی پرسیارەکەی جوانە بەمەوە ئەمە کۆمنتێک لە میوانی بەڕێزەکەم من ئەمە دڵنیای میوانی بەڕێزەکەم کە ئێمە ئیشەکانی خۆمان لێرە باشترە زانین و کاتێک کە مناڵم 6 مانگ یا 12 مانگ جوڵەی سەرباسی خۆمانەگەڕین ئەوە پەیوەندی بە سیاسەتی سەربازی و سیاسی خۆمانەوەیە و من زۆر دڵنیا دەکەمەوە کە ئێمە باشتر لێرە ئەزانین ئەوە چۆنی شەکە و من جارێشکە دووبارەیەکەمەوە بەو قەوارە گەورەیە نییە کە میدیاکانی خۆرەڵاتی ناوەڕاست یاخود لە کوردستان باسیەکە ئێمە لێرە وەکووت سەربازیانە بەردەوامی ئەکەین و فەرموو بەڵێ بەڵام بۆ نمونە پێشتر لە کەرکووک لە سەربازگی کەیوان هەیە هێزی عێراقی تێدا بوو ئێستا خەڵکی کەرکووک ینی هێزەکانی ئەمریکا لەوێ دەبینێ پێشتر مەسەلەن لەوێ نەبوون هەتا باسی فڕۆکەخانەیەک دەکرێت لە خورمات و کە لەوێ نەبوون ئێستا باز لەوێکێک کە دانەوێت لەوێش جێگیر ببن بەڵێ
وەکووتم کاتێک جوڵەی سەربازیەکەین تقریبان 3,000 سەربازمانە بوو لەسەر حدودی پۆڵندا ئێمە چەند ڕۆژێکە بردوومانەتە ئەستۆنیا لەوێژە جۆزینەوە ئەیبینە بولغاریا و ڕۆمانیا ئەمانە بە شێوەیەکەکەین و هەر بۆەوەی کە جۆگەرەکانیش و یاخۆ بینەرەکانیشی بزانین ئەو جوڵەی سەربازانە لە کەرکوک پەتریەگەمێنەوە لەوێژ نامێنن شوێنەکانیان نەگۆڕین و ئێمە بە ئینگلیزی پێڵێن ریدیپلۆیمنت ینی جارێشکیان بینە بە شوێنێشکامە بە بەردەوامی لە هەموو ناوچەکانی ژیاناکەین و بۆ ئەوەی بەڕاستی جارێشکە بینەرەکانیش بزانن نە بە تەماشتی گەورەین لە عێراقا نە هیچی گەورە لە عێراقا ڕوئایە نە استراتیژیەکی گەورەمانەیە بۆ عێراق جگە لەوەی لە استراتیژەتی بڵین بەرگریکردین لە بەرژەوەندەکانی خۆمانە لە عێراقا کاتە ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە هەیە لە ئەمریکا هیچی تازەی لەسەر نییە و هیچ و من شتێکی کەشەڵم لەوە پێش باسم کرد پێشەوەی سەرۆکشان ئەو سەردانە بە پلێ بکا بۆ عێراق دواوەی کە بڕیاریا هێزەکانمان لە سووریا بکشێنێتەوە لە هەمان ڕۆژا باسمان کرد کە هێزەکانیش لە عێراق بکشێنینەوە بەڕاستی بەڵام هەندێک کەس بە شێوەیەکی زۆر بە تونگ زەختی خستە سەرۆک ترامپ کە ئەو بریارە نەهات و لەبەر ئەوە زۆر تەجیع کراکە بێ بۆ عێراق و جارێککە لەبەر لە عێراق دووبارەی کاتەوە کە سەربازەکانمان ناکشێنینەوە بەس بەڕاستی لە کۆتاییە سەرباز ئەگەر ینی بۆمان کرێت سەربازەکانیش دەوەیش ئەکشێنێنەوە لە عێراقیش ئەکشێنینەوە تەنها کاتەکە مەسەلەی کاتە بابینەوە سەر پرسیارەکەی بەڕێستان سەرۆک ترامپ کە ئەڵەم پاکێجەکەی سووریا و عێراقی کردووە بە یەک سەرۆک ترامپ کە سەری ناوچەکە کات و سەری عێراق و سووریاکە بە یەک شاوایان بینی ئەوی چییە بەرژەوەندی ئەمریکا و کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا و لە عێراق سەرۆک شام عێراق و سووریا بە وڵاتی شکست بەناوە ناوێنێت و بەڕاستی هیچ ئامادە نین ئێمە لێرە نەخەزێنە یا جارێکگە سەربازی ئەمریکی خوێنیان لە منتەقەکە بژێنین چووکە وەکو سەرک شرام وتی ئەمە زمانی خۆیەتی سووریا و عێراق کێشەی ئێمە نییە کێشەی ناوچەکەیە ئەبێ خۆیان چارەسەری خۆیان بکەن لەبەرەوە ئەگەریەوە بێت و تێبینیشیکەن هەردوو سووریاش و عێراقی کاری ئەو دوو شوێنەی یاوتە دەست جێمس جێفری کە نوێنەری سەرۆک ترامپ بوو وەختی خۆی بۆ سووریا ئێستا عێراقیشی یاوتە دەست ئەویش ئەوەیە کە حاڵەتێک بخڵقێنێ بۆ ئەمریکا کە لە داهاتوە بە شێوەیەکی پەلا سەربازەکانمان لە سووریا و لە عێراقیشە کشێنینەوە بۆ ئەوەی ئێمە وشەی استراتیژێتمان بەکارێنا کە من وشەی استراتیژێتم بەکارێنا وشەی استراتیژێتم بەکارێنا بۆ کشانەوەی هێزەکانمان بەڵام ئەمە ئەگەر باسی وشەی استراتیژێت بکەین بۆ ناوچەکە بە تایبەتی عێراق و سووریا هیچ استراتیژێتێکمان نییە بەڕاستی بۆ ناوچەکەت تەنها کشانەوەی هێزەکانمان ئەگەر بتوانین سەقامگیری بۆ ناوچەکە و کەمکردنەوەی دەسەڵاتی ئێران بە سووریا لە عێراق لەگەڵەوە شا سەرۆک ترامپی بەڕاستی کەمکردنەوەی دەسەڵاتی ئێرانیش لە ناوچەکە ئەبێ بیرێتە دەست وڵاتەکانی ناوچەکە چونکە چەند ئێران زەرمەند بێ بۆ بەرژەوەندەکانی ئێمە ئەو نە زەرمەندە بۆ بەرژەوەندەکانی ئەوان کەواتە بێ خۆیان ئیشی لەسەر بکەن کەواتە باگە ئێمە پێینەوەسەرەوە وەکو لە بیدایەتە کە سەرۆک ترامپ کاندیدێت بوو کاتێک بوو بە سەرۆکی ئەمریکا بەڕاستی استراتیژیەت و پلانێک و ماتێک یاخود خەریتەیەکی ڕوونی نەبوو بە ناوچەکە تەنها کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە و تەنها ناوچەکەش نیاگە تۆ دیقەت پێ ئێمە 14,000 سەربازمانەیە لە ئەفغانستان هەموو کەس با بڵین نەسیحەتی سەرۆک ترامپەکە کە ژمارەکە زیاکە لەگەڵەوە بڕیاریە 7,000 سەربازیش لە ئەفغانستان کشێتەوە چونکە با بڵین ئەمە پابەستە بەو بڵێنانەی کاتێککە کاندیدێت و بە هاوڵاتی ئەمریکا یا سەرۆک ترامپ بە ڕاشکایی وتی من سەربازی ئەمریکی لە دنیا لە دەرەوە ئەکشێنمەوە و من جارێشکە ناڵم سەربازی ئەمریکی بکەوێتە کێشەی ئەو ناوچانەوە یاخود پارە لە خەزێنی ئەمریکی لە ناوچەکانە سەرکەم کەواتە بە ئەمە شتێکمان پیر نەچێت پوڕی بریارێکە لە سیاسەتی دەرەوە ئەمریکا ئەیرێت با بڵێن ناخۆکەی لە قوڵایی سیاسەتی ناخۆوە یەتە دەرێ لەبەرەوە من بەداخەوە شتێکەڵم زۆربەی کەس لە خۆرەڵاتی ناوەڕاست کە باسی سیاسەتی ئەمریکاکە تەنها دیوێکی دراوەکەوینێت دیوەکەی دراوەکە نبینێت کاوی سیاسەتی ناخۆی خۆمانە لە ئەمریکا کولی بڕیارێکە ئاین سە سیاسەتی دەرەوە ئێمە سێری سیاسەتی خۆمانەکەین لە ناوخۆ سێری دەنگدەرمانەکەین سێری هاوڵاتەکانمانەکەین سەری بەرژەوەندیمانەکەین لە ناوخۆیە هیچ ئەپیارەین لەسەر سیاسەتەکانی دەرەوە. بەڵێ سوپاس دەکەین بەڵە بینێرانی بەڕێز ناوبڕێژ کورت و دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بمێنەوە.
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاک حەسەن بگرم لای بەڕێز سەبارەت بۆی کە کاک زەرەژ وتیم جوڵەیە پەیوەندی بە شەژمانگی مەسەڵەن ئاڵگۆری هێزەکانەیە بەس ئەو هێزانی بۆ نمونە هاتوونەتە کەرکووک لەو ناوچە جێناکۆکان تازان پێشتر لەو ناوچانە بوونیان هەبووە؟ وەڵام من دەمەوێت هەم تێبینیەکەم لەسەر قسەکانی کاک زەرەدەشتەیە و هەم هەندێک ڕاستی ڕوونی کەمەوە بۆ جەنابێن. یەکەم سەرەتا وتی استراتیژێتمان لە سووریا و لە عێراقێک استراتیژە باش. دواتر ئەڵێ ئێمە استراتیژێتمان نییە بۆ دوو وڵاتە. یعنی تۆ بڵێ ئەمریکا استراتیژێتێکی نەبێ بۆ ئەمە نازانم ئەوە بۆ بەرچاوڕوونی جەنابێت. بەڵام ئەوەی لە هەڵسوکەوت و گوتاری کاربەدەستانی ئەمریکا دەبینێت لە خودی سەر ترامپەوە بۆ وەزیری خارجی و بۆ فەرماندە سەربازیەکانیان ئەو جمو جۆڵانە ئەو گوتارانە ئەو ستراتیژیانە ئەو خیتابەی کە ئەوان باسیەکەن لەگەڵ تەواوی قسەکانی کاک زەرەدەشتا زۆر دوشتی زۆر جیاواز. بەچی ینی پرۆژەی هەنووکەی ئەمریکا لە ڕووی ئابلوقەوە و لە ڕووی سەربازیەوە تەحجیمکردنی کۆماری ئیسلامی ئێرانە. باشە ئەگەر وە کاک زەرەدەشتاڵی هەموو سوپایەک شوێنێتەوە باتەوە ئەمریکا چۆن دەتوانێت ئەم استراتیژیەتی لەسەر عەرز بچەسپێنێ وانە؟ چکە ئەوەی کە ئەوان قسەی لەسەرەکان بابەتێکی ترە. ئەو هەڕەشانی کە ترامپ لە بەشێک لە عێراقیەکان و لە بەشێک لە هێزەکانێکە هەڕەشە بەچی خۆ ینی لە ئەمریکاوە هەر هەڕەشە بکە خۆ دەبێت لەسەر ئەرز تۆ هێزتە بێت. ئەو گوتاری بەڕێز وەزیری خارجی ئەمریکا لە زانکۆی ئەمریشی لە قاهرە دای زۆر وازەحە، ینی ئەڵێ ئێمە چوینەتە قۆناغی پەلاماردانەوە بەرامبەر کۆماری ئیسلامی ئێران. هەموو ئەو لێدوانانەی ترامپە و فەرماندە سەربازیەکان و جوڵەی سەربازی ئەمریکا شتێک بە ئێمە پیشانەدا ڕاستە، ینی ناکرێت گەورەی بکەینەوە، ناکرێت لە ئێستادا کە زۆر گەورە نەبووە گەورەی بکەینەوە، بەڵام هەموو ئەو ئامەژانە پێمان دەڵێن سەرەتای گۆڕانکاریەکە لە عێراق دروست ئەبێ بە هاتنی ئەو هێزانە بە گوشار بۆ دروستکردنی سەرکردەکانی حەشدی شعبی بەو جۆرە گرژەی کە لە ئێستاکە بەتایبەتی لە ناوەڕاستی عێراق دروست بووە. دێنەوە سەر پرسیارەکەی بۆ کەرکووک و ناوچە داڕێنراوە. یعنی پرسیارەکە ئەوەیە مانجێ پێش ئێستاکە ئەم میدیای ئێوە بۆ باسیەمەی ناکرد. غێر شتێکەیە غێر شتێکی ناسروشتی بینراوە خۆت خەڵکی خورمات و ناوچە داڕێنراوەکانی پێش مانگە نەبوون هێزەکانی ئەمریکا لەو ناوچانە ینی کشابوونەوە یاخود
هێستا جێگیر بوون لە نات ئەزانیشی ینی یەک شتەیە بۆ هەم بۆ بینەرانی بەڕێزم بۆ کاکسەر دەشێت اتفاقیەکی استراتیژی لە بینی حکوومەتی عێراقیە هەیە و لە بینی حکوومەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکایە بەڵام 2011 کۆتایی بەڵێ کۆتایی هات و سوپای عێراق کشاوەتەوە سوپای ئەمریکا کشایەت و ئێستا بە چی ڕێککەوتنێ لەگەڵ عێراق و سوپای ئەو هێزاتەوە ئەگەر 100 جوندیشە ئەمن دەبێ وەڵامی ئەوە وەربگرم یان حکوومەتی عێراقی یان کاکزەردەشت وەکو نوێنەری کۆماریەکان بتوانێت وەڵامی من باتەوە بەچی مەسەن ئەمە پێشێلکردنی سیادە نیە ئایا ئەم هێزە نەهاتووە ئەگەر جوڵەیشی کردووە بەچی اتفاقی ینی بەچی ڕێککەوتنێ چکە بە ئەوە نەسی ڕێککەوتنەکەم موجودە کاکزەردەشت و هەموو خەڵکێک دەتوانێت ببینێ بەبێ موافقەی حکوومەتی عێراقی یەک جوندی ئەمریکی بۆی نییە بێتە ژوورەوە اینجا ئەگەر ڕێککەوتن کراوە حەقا بەڕێز دکتۆر عادل عەبدولمادی و حکوومەتی وڵاتە یەکگرتووەکان بڵێن بۆ ڕێککەوتن عێراق سیادە هەیە تا مەسەلەن نە نییت قسەمان لەسەرەوە نی عێراق سیادە هەیە قسەمان لەسەرەوە نییە ڕێککەوت قسەمان لەسەرەوەی بەڵێ هێزی ئەمریکا هاتووە دەیە 20 بڕێ هەنێ ژمارە و ئەرقام ئەدرێت بەڕاستی لە سنووری نینەوە و دەیان گرتەی ڤیدۆیی بڵاو بۆتەوە و خەڵکی هاوڵاتی ئاسایی و هەندێک لێدوان کاکە بەرپرسی محلیەکێ لە حیزبە کوردیەکان لەم ڕۆژانە دەڵێ کاکە لە فڵان و لە فڵانە شوێن ئەو ناوچەیان بە هێزی عێراقی چۆڵ کردەوە ئێستا هێزی ئەمریکی هاتۆتەوە و هەوڵی دروستکردنی کۆمەڵێ بنکە و قاعیدە و ئەوانە ئەدەن بۆیە ئەمە هەر لە خۆڕانیە مشتێکی نییە چکە ئەگەر ئەسلی نەبووە ئەم بابەتە و ئەم زانیاریانی کە لە میدیاکانە باسەکرێ ئەمە قەت لەگەڵەوە نیم گەورەی بکەینەوە و بڵێن وەڵڵاوە دوو سبەینێ شتێکی گەورە ڕووەداوە نەخێر بەڵام دەڵێن ئەمانە هەمووی ئاماژەن بۆ سەرەتای قۆناغێکی تر لە عێراق سپاس دەکەم کاک گێزەرش وەکو سیادەی عێراق لە کاتی سەردانەکەی دۆناڵد ترامپیشە لە کۆتایی ساڵی ڕابردوو باز لەوە کرا کە ئەمریکا مەسەلەن کۆمەڵێک هێزی عێراقی کاردانەوەیانە بوو کە ڕێز لە سیادەی عێراق ناگرێ مەسەلەن بۆ جوڵە هێزەکانیشی ئیتیفاقێکە لەگەڵ عێراق مەسەلەن ئەمە پێشێلکردنی سیادەی عێراق یاخود نا میوانی بەڕستی باسەکە من باسی استراتیژیم من کە باسی استراتیژیم کرد ئێمە لە 2023ەوە کە هاتوونەتە ناو عێراق و دامە استراتیژیەکەمان سەربازی بووە قەت استراتیژێتی سیاستمان نەبووە و کە من باسم کرد وتم ئێمە کە استراتیژیەکمان نییە استراتیژیەکی ڕوونمانەیە ینی باسی ئێمە مەرحەلەی ئەوەمان نەکردووە کە هێزەکانمان لە سووریا ئەکشێنینەوە و لە عێراقیش لە داهاتوە ئەکشێنینەوە چیەکەن ئەوە ئێمە بە زمانی علومی سیاسە یا پۆلیتیکە ساین پێڵێن استراتیژی بەڵام سەرۆک ترامپ ئەو استراتیژیەتی نییە استراتیژیەتی سەرۆک ترامپ لەوەیە کە تەنها هێزەکانمان کشێنێتەوە لەوێ ئەوە سەرۆک ترامپ بە استراتیژیە لە قەڵەمیا بەڵام یەکێکی ئەکادمی وەکو من وەکو ڕاوێژکارێ کە لە حیزبەکەمانە و کاربەدەستی حکوومەتی فدرالی دامە دووپارتیەوە ئەکەمەوە کە ئەوە شانەوە استراتیژیت نییە یاخود بە هیوابوون کەسێجەکانمان ئەکشێنینەوە ئەو وڵاتانە خۆیان کاری خۆیان چارەسەرەکەن بەڕێی منەوە استراتیژیت نییە بەڵام لە کۆشکی سپی ئەوە استراتیژێتە لەبەر ئەوە استراتیژیەکی ڕوونمان نییە استراتیژیەکە کشانەوەکەیە ئەمە یەک و تا ئێستا ئێمە لە 2023 تا 2019 استراتیژیا عسکەریەکەمان سەربازەکەمان نەگۆڕاوە بە استراتیژە سیادەکە دامە کە سەری ناوچەکە و عێراق و سووریامان کردووە لە با بڵێن بە چاوێکی سەربازی سێرمان کردەوە لەوەی بە چاوێکی سیاسی ئەمە یەک دووبابینەوە سەر پرسیارەکەی بەڕێستیشان سەرۆک شام عێراق بە وڵاتێکی شکست لە قەڵەمە مانای چییە؟ ینی نەخێ سیادەی نییە و سەرۆک ترامپ پێویستی بەوە نییە کە حکوومەتی عێراق یا ئێمە لە ئەمریکا پێویستیمان بۆ نییە حکوومەتی عێراق ڕێگامان پێ با هێز بڵاو بکەینەوە یا هێز بڵاو نەکەینەوە ئەگەر بێت و حکوومەتی عێراقی سێریکا کامە پێشەڵکردنێ لە سیاسەتی عێراقا وەکو سەرۆک ترامپ خۆیوتی باوا سێریکا وەکو خۆتاندین سەردانێکی گەورەی کرد بۆ عێراق بەبێ ئەوەی بەکەس بڵێت و هیچ با بڵێن لە پرسیارێکی عێراق ببینە دوو ئێمە هیچ هێزێکی تازەمان نەهێناوەتە سەر عێراق من بەڕاستی ئەم کێشەیە لە خۆرەڵاتی ناوەڕاستە شت دەرێنن لە ئەنتەنێت یاخود جۆ لە ماڵپەڕێکی عربی یا شوێنی ئەی خوێندنەوە مەسەلەن دوو پەراکە شتی وان
هێزی تازەمان نهێناوەتە ناو عێراقەوە هێزە کۆنەکانی خۆمانە پەرچوبڵایەنەکەینەوە و هەنگێ لەو هێزانەی کە لە سووریا هەمان بوو کشاونەتەوە هاتوونەتەوە ناو عێراق ئەمە وەکو وتم لە داینامێکی جوڵانەوەی سەربازیەکانی خۆمانە و بەشێکە ئێمە پێڵین ئۆپەرێشنڵ لە ئۆپەرێشنی خۆمانە و با بڵێن کۆنێل دۆنفۆتیش بە شێوەیەکی ئاشکرا باسی کرد ئێمە لە جمعەوە دەستمان کرد بە کشانەوەی هەنگیان لە تەکنیکاڵی هێزەکانمان لە سووریا و ئەو هێزانە ئێستا بەرەو عێراق و هاتوونەتە ناو عێراق نە هێزی تازە هاتووە نە پلانێکی تازە هەیە نە بڵاوبوونەوەمان لە عێراقا پەیوەندی بە هیچ کارەساتێکی داهاتوو نییە کە با بڵێن جیۆپۆلەتیکی عێراق یان ناوچەکە ئەگۆڕێ و بۆ جارێک کەش بۆ وڵاتدانەوەی میوانی بەڕێزی ئێمە بە تەمای جەختێکی زۆر بخێنە سەر ئێران لە ڕێی ئابووریەوە و ئەو ئابووری من باسی ئابووری گەورەکەم باسی ئابووریەکی وەکو بینی عێراق و ئێران ناکەم کە ئاگادە 12 بلیۆن کە خواردن لە ئێران و یەتە ناو عێراق یا لە عێراق وەچێتە نایە بەڕاستی بەنویسە ئێمەوە ئەوە تەمسیلی پێشتیشی گەورە ناکە و پێچکە لەوەش دوای ئەوەی کە ئێمە کۆنسڵێتمان لە بەسرا هێرشی کرایە سەر هەر لە ڕۆژەوە کارێکی سەربازی و نەخشەیەکی سەربازیمان داناوە ئەگەر بێت و پێویستکە بۆ پەلامارانی ئێران یعنی ئەمڕۆ ئێمە لە پەنتاگۆن چەند نەخشەیەکی پەلامارمان هەیە ئەگەر بێت و پەرژەوەندەکانمان لەلایەن ئێرانەوە بکێتە مەترسیەوە ئەمە زانیاریشە من ڕێگان پێراوە کە ئێستا باسی کەم هەدوای وەکووتم هەدوای هێرشەکەی سەر قونسڵێتمان لە بەسرا ئەمە تەنڕا لەبەر ئەوە بەداخەوە جاشکە دیارە خوێندنەوەیشی گەورە بۆ شتێکە کرێ چونکە خەڵک بەڕاستی لە خۆرەڵاتی ناوەڕاستدا ئەمە تعامل لەگەڵ ئاساکە لەبەرەوە حەزەکەن شتی باش ڕووبات منش حەزەکەم شتی واش ڕووبات بەس بەداخەوە ئەوەی کە من ئاگام لێرە چکە من بەشێکم لە سیستەمەکە لێرە و شدێتە بەردەمم وەزانیاریە بینم ئەتوانم باسی ئەوانە بکەم کە ئەو شتانە بەڕاستی هیچ بەو شێوەیە نییە کە لەوێ باسەکە بەڵێ بەس ئەوەی کە باز دەکرێت بۆ سیاسەتی دەرەوە مەسەرەن ترامپ سیاسەتێکی ئابووریانی هەیە بۆ من لە عێراق لە سووریا بۆ کشایەوە هیچی دەست نەکەوت لە ڕووی ئابووریەوە یاخود ئێستا کە لە عێراق ماونەتەوە چی دەست دەکەوێت بۆ لاندێک بۆم لە بەتابەتی لە ئەنبار کە بنکێکی گەورەی لێ بەناو عینەسەد کە خۆشی سەردانیەوەی کردووە ترامپ باز لەوە دەکرێت کە ناوچەیەکی دۆڵەمەندە بە غاز بۆیە ئەمریکا لەو ناوچەی بوونیە بەڵێ جارێ بۆ کە باسی ئێماڵێن سەرۆکشان بە شێوەیەشی ئابووری سێری کارەکانەکە ئەمە ڕاستێکی تیا بەڵام لە کاری استراتیژیەتی و سەربازیە بەڕاستی بەشە ئابوووریەکە سیر ناکرێت ئەو بنکەی کە جەنابتان باسی کرد با بڵێن با باسی ئەمە باسی سەرۆکشان گەین سەرۆکشان هەل لە بیدایەتەوە جەنگی عێراق و هێرشکردنە سەر عێراقی بە هێرشێکی شکستدا ئەناوە بە هێرشێکی غەڵەت دانێ و سەرۆکشان وا سێریەکە مادەم تازە ئێمە لەوێن ئەبێ بە شێوەیەک سێری بکەین بە شێوەیە کارکەین کە بتوانین بینە دەرەوە و ئەو بنکەی کە تۆ باسیەکەی لەوێ ڕاستە ئەوە بنکەی ئێمەیە و بڵێن سەربازی ئەمریکی تیا بەڵام مەسرەفی بنکێکی وا لێ بەڕاستی ئەگەر تۆ سێری باژێتی ئەمریکا بکەیت ئەوەنە گەورە نییە کە تا بێ بە ئارژێکی ئابووری بەسەر ئێمەوە و دوو ئەگەر عێراق دادەنرێ داگیرکراو لەلایەن ئەمریکا بەپێی با بڵێن بڕیارەکانی نەتەوە یەکگرتوەکان بەپێی ئەو بڕیارانە ئەگەر تۆ وڵاتێ داگیرکە ئەمە شتێکی یاساییە ئەوەی کە شارەزا هەبێت لە ئەنتەرناشناڵ لۆیە لە یاسای جیهانیە ناتوانێت خێر و خێراتی وڵاتەکە بەری چونکە بڵێن یاساکانی جیهانی ڕێگاو لێ دەگرێتاتە ئەمە لەوانەیە تەنها قسەکردنی بوو سەرۆکشان کاتێکە کاندیدێت بوو کاتێک سەرۆکی ئەمریکاش باسی کرد بەڵام لە ڕووی تەکنیکاڵەتیەوە سەرۆکشامی جەزانێ و ئێمە لە ناو خۆشمانە باسمان کردووە بەپێی یاسا ناتوانین هیچ خێری و خێراتێکی عێراق بەرین لە جیاتی هێزەکانمان یا بۆ وەکو بە شێوەیەشی ئابووری بۆ ناوچەکە. سپاس دەکەم سەبارەت کە حەسەن سەبار بە جمهوریەکانی داعش لە ناوچە جێناکۆکەکان پەیدا بۆ تۆ کە بۆ نمونە ئەمریکا هێز بێنێت ئەوێ بۆ مەسەلەی ڕوبەڕووبوونەوەی داعش ئێستا داعش لەو منتیقانە سەریاڵ داوەتەوە؟ بەڵێ نەک ئێستا ینی هەل لە دوای ئەوەی کە سەرجەم شارەکان لە دەستی داعش وەرگیرایەوە جارێکی تر بە شێوازێکی تر داعش خۆی ڕێخستێتەوە و لە چەندین ناوچەی جیاجا بە تایبەتی لە هەندێک شوێن لە سنووری
مووسڵ و بە تایبەتی حوزی حەمرین زنجیرەچیای حەمرین تا شۆڕ ڕبێتەوە بۆ نزیک مندەلی و شۆڕ دەبێتەوە بۆ ڕۆژ ئاوای بەغدا و ئەچێتەوە ئەمبار ئەوانە داعش بە شێوەیەکی تونند و تۆڵتر فراوانتر خۆی ڕێخستێتەوە و ئێستا زانی لە قۆلاغی پەلاماردانایە ئەمیش جۆرێک لە هەڕەشە و مەترسی بۆ سەر ئەمن و ئاسایش لە عێراق دروست کراوە دروستی کردووە و هەندێک زانیاری هەن ئێستاکە کە لە کاتی گرتنی چەند سەرکردەیەکی داعشە گیراوە ئەوان لە قۆناغی ئایندا بەرنامەی پەلاماردانی شارەکانیان هەیە چۆن لە ساڵی 2014 پێشتر بوونم لە باز دەکە کە داعش لە ناو چووە لە عێراق وەکو مەوسم لە ڕووی سەربازیەوە باز لەوە دەکرا بۆ نمەتە ئێمە ڕۆژی سەرکەوتن بەسەر داعشمان هەیە لە 2017 ڕاگەندرا ئەم ساڵیش یادی کرایەوە من بیرمە کاک حەکیمە و ئێوارەی کە ئیتر مووسڵ تەواو گیرا و عەبادی دەرچوو مژدەی کۆنتترۆلکردنەوەی مووسڵی من بۆ شەوەکی چاوپێکەوتنێکم هەبوو لێچە لە کەناڵەکانەوە پێم سیر بوو ینی سەرۆگۆزیرانی عێراق هێندە کورد دەڕوا و کورد دەیبینێت بەرپێی خۆی و واقعیانە مامەڵەیە لەسەر ڕەوشەکە ناکە ئەوە بوو دەرەنجام ئەوان بە هەڵا چۆن ئێستەی شەقوایە ئەو یادی سەرکەوتنە بەسەر داعشە سەرکەوتنێک بوو سەرکەوتنێکی کاتی بوو بەڵام ئێستا جارێکی تر مەترسیە لە 1-2 سعاتی ڕابردووە داعش پەلاماری گوندێکی سنووری جەلەولایدا و تا هاتنی منیش داخلبوونی منیش بۆ کەناڵەکەتان شەڕ بەردەوام بووە لە گوندەکە لەگەڵ سوپای عێراقی و داعشەوە لە چەندی شوێنتر بەردەوام پەلامارەدەن بەڵێ داعش تا دێت ئەبێتە مەترسیەکی حەقیقی بە تایبەتی لە سێگۆشەی سونیە باشە و کارکی سەرەڵدانەوەی چییە بەهێز بوونەوە وەکو کارتێک بەکاردێنێتە یاخۆر خۆیان بەهێز بوونەتەوە دووسێ حاڵەتەن لەبەرەوەی یەکەمیان داعش لە ڕووی دەسەڵات و لە ڕووی پێگە و لە ڕووی شارەوە ئەوەی لێوەرگیرایەوە بەڵام وەکو چەکدارەکانیان وەکو ئەو بەرنامە و پلانی کە هەیەە وەکو خۆی ماوە یعنی من بیرمە کاتی خۆی قەزایەکی گەورەی وەکو تەلعەفەر گیرە تەرمی 3 کوژراوی داعش 4-5 کوژراوی داعشی تیان نەبینایەوە ئێمانە بۆ کوێشون ئێمانە جارێک هاتوونەتەوە عادە تەنزیمی خۆیانیان کردو و جارێکی تر خۆیانیان ڕێخستێتەوە بۆیە ئەوان مەترسیەکی جدین بەڵام ڕەنگە لە پشت داعش و داعشەکانەوە بەرنامە و پلانی تریشە بێت. بەڵێ سپاس دەکەم کاک زەرش زۆر بە کورتی سەبارەت بەوەی کە دوای کشانەوەی هێزەکانی ئەمریکا باز لەوە دەکرێت کە بەشێک لە هێزەکانی ئەمریکا مەسەلەن ڕوویان لە هەرێمی کوردستان کردبێ زۆر بە کورتی شتێک هەیە بە ناوی هاوپەیمانەتی کورد و ئەمریکا چ لە سووریا بێ چ لە عێراق و لە هەرێمی کوردستان هەبێ بە کورتی بێ سپاس دەکەم. بەڕاستی بە شێوەیەکی فەرمی هاوپەیمانێتی نییە بەڵام زۆربەی کەس لە واشنگتن بەڕاستی من لە دانیشتەکانە زۆرەی بینم پاڵپشتیەکی گەورەی خۆیان پیشانیان بەرامبەر کورد لە باشوور یاخود لە ڕۆژاوە و وەسفی کورد دەکەن بەڕاستی بە شەریکەیەکی ڕاستەقینە لە ناوچەکەیە بۆ ئەمریکا و بەڕاستی من هەنگە کەسم دی کە بەرگری لە کورد کرد لەم دوای بڕیارەکەی سەرۆک ترامپ لەوە پێشدەم دی بوو بەڕاستی شتێکی دڵخۆشکەر بوو هەتا هەنگە کەس بە تایبەتی من یەشێ بووم لەوانەیە کە ئیماڵێکی زۆرم بۆها و پەیوەندیمان بە کۆشکی سپیەوە کرد کە بەشک و سەرۆک ترامپ بە شێوەیەکی کە میکانیزمی هێزەکانی کشانەوەی هێژەکان دروستکە کاتە بەڕاستی ئەمڕۆ کورد بەرگریەکی زۆری لێ دەکرێت لە واشنگتن و دامە دووبارەیەوە کرێتەوە کە شەریکی ڕاستەقینەی ئەمریکان لە ناوچەکە ئەمە قسانە زۆر جیاوازە بەڵام پێشتر ترامپ باسی لەوە کە شەرکەرێکی باشن ینی باسی لە شەریک نێ کە تەنادێک و کوردەکان شەرکەیەکی ئازان دەبێت بەکاریان بێنین. من هەم بۆی بە شێوەیەکی خێرایی بڵم بازە وشیەگەیە لە فەرهەنگی زمانی سەرۆک ترامایە من ئەتوانم پێ بڵم زۆر بە ڕاشکایی ئەو دقەی کە سەرۆک ترامپ وایوت نەشیە زانی هەر کورد چییە سەرۆک ترامپ هەنگە فەرهەنگی هەیە لە زمانی ئەگەر تۆ پێی بڵێ ڕای چییە بەرامبەر کاک حەکیمیان ڕای چییە بەرامبەر زەردەش ئەڵێ کوڕێکی باشە و زیرەکە ئەمە مەجموعە وشاد و مفرداتە بۆ هەموو کەسێ بەکارێنێ بەس قسەکەی بەڕێستان ڕاستە تەوەن تاسا کورد ئەمریکای ببرە ئەمریکا
کوردیدا نەناوە بە هاوپەیمان دامە دانێ بە هاوبەشی شەر بە هیوادارین دوای ئەم بەرگریکردنە لە مافەکانی کورد بە تایبەتی لەم چەند ڕۆژەیە ئەخیرا لە کوردستان و بتوانین ئێمە لێرە سیاسەتی دەرەوەی ئەمریکا بگەڕین بۆ ئەوەی بە چاوێکی جیاواز سێری کوردکە وەکو هاوپەیمان نەکتەنا بە هاوبەشی شەر وەکو وتم ئەو پەیامەی سەرۆکشرام کە وای وت هیچ پەیامێکی سیاسی بەڕاستی لە دواوە نەبوو ئەو تەنها مەجموعە فەرهەنگە لە زمانی سەرۆکشرام ئەمە بۆ بەکارێن. زۆر سپاس بۆ بەڕێزان زەردەشت بابا ڕاوێژکاری پارتی کۆماریەکانی ئەمریکا کە لە ئەمریکا و لەگەڵ ماوەی هەروە حەسەن بارەم شڕۆڤەکاری سیاسی کە لە سووری سەرەکی لەگەڵ ماوەی. سپاس بۆ بینەرانی بەڕێز، سپاس بۆ ئەو کارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.